بەڵێ سڵاتان لێبێت بینێرانی زاری کرمانجی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین ئەمڕۆ پێشانگایەک لە بەڕێوەبەرەتی بەکارخستنی سۆران کاروبارێنانی پیشەی سۆران لێرە لەلایەن ڕێکخراوێکی ئازیێتەوە بە هەمانجی دەستگای ڕوانگە جێبەجێ کراوە و بەشێک لەو فێرخوازانەی کە 45 ڕۆژی ڕاهێنان لە سنووری دارە سەربەخۆ سۆران بۆ بەشێک لە ئەو کەسانەی کە داخولەکە بەشدار بوون لە بوارە جیاجەکان ئەمڕۆ بڕوانامەیان پێشکەش دەکرێت گەر هاوکارم دیمانەکان بگوازێتەوە. ئێرە ئیدارە سەربەخۆ سۆرانە لێرە کۆی ئەو کەسانەی کە لەلایەن دەستگای ڕوانگە و هاوکات لە سنووری دارە سەربەخۆ سۆران بەشداریان هەبوو لە بۆ بەهێزکردنی بنیاتنانی داهاتووی گەشتن کۆمەڵی گەنج و لای سنووری دارە سەربەخۆ سۆران پرۆژەی بچووکیان هەبوو و دیارە لەلایەن لە بازاڕی کارەوە ئەمڕۆ لە سنووری دارە سەربەخۆ سۆران بڕوانامە پێشکەش بە ئەو فێرخوازانە دەکرێت کە بەشدار بوونە لە بوارە جیاجیەکانی وەک چۆنەتی چێشلێنان و هاوکات خولی درومان و چەندین خولی دیکە کە پەیوەندیدار بووە بەم دەستگانەوە. هاوکات ئامانجی پرۆژەکە بۆ بەهێزکردنی لە هاتووی زانیاری لاوانە کە پەیوەستە بە خۆشگوزەرانی لە بازاڕی کاردا و هاوکات سەقامگیری ئابووری و کۆمەڵگایەکی گەشتە سەردن و ئاوادانتر بەهێزکردنی لاوان لە ڕێگەی هاندانی پێشەنگاکانەوە هاوکات لە سنووری دارە سەربەخۆ سۆران لە لایەن دەستگاکانی دیکەی کە پەیوەست بە لاوانەوە کۆمەڵێک خول و ڕاهێنان لە بوارە جیاجەکان نەکرێت و لە دوایین پێشهاتیشدا دوای 45 ڕۆژ لە کۆمەڵی خول لە سنتەری ڕاهێنانی پیشەی سۆران کراونەتەوە ئەمڕۆژ بڕوانامە بە سەریان دابەشەکرێت. تێک بەستنەوە کارخوازان و پرۆژە بچووکەکان لە ڕێگەی بازاری کاردەوە مەبەستی پرۆژەی بچووک کە لە سنووری دارە سەربەخۆ سۆران کۆمەڵێک لەو لاوانەوە خاوەن پرۆژەی بچووک بوو لێرە توانیویانە ماوەی 45 ڕۆژ لێرە خول ببین و هاوکات کۆی خولەکانیش لە ڕاهێنانی بەڕێوەبەراتی کار و ڕاهێنانی پیشەی سۆران ئەنجام دراون و کە کۆمەڵێک پرۆژەی بچووک و بزنسی بچووکی لاوان بوونە لە سنووری دارە سەربەخۆ سۆران لە پێشەنگاکەدا کۆمەڵێک کەساتی حکوومەتەکانی سنووری دارە سەربەخۆ سۆران و هاوکات سەرپەرشتاری دارە سەربەخۆ سۆران کۆمەڵێک کەسایەکی دیکەی حکومی بەشداریان هەیە و هاوکات بەشداربووانی ڕاهێنانەکان و لاوان و ڕێکخراوەکانی بەشدار پەیوەست بەم پێشانگایەکە لێرە بوونیان هەیە. ئەگەر بێن باسی دیتێلس و ناوارۆکی ئەم پرۆژەیە بکەن پرۆژەکە بۆ ماوەی ساڵێکە لەگەڵ ڕێکخراوی جیایزێت جێبەجێ دەکرێتن. دەستگای ڕوانگە یەکێک لەو شوێنە بووە کە شوێنی سۆران ئیدارەی سەربەخۆی سۆران هەڵبژار بووە کە ببێتە تارگێت لۆکیشن و ببێتە ئەو شوێنەیە کە ئێمە ئیشی لەسەر بکەین. بە خۆشحاڵیەوە سوپاسێکی تایبەت بۆ جیایزێت کە ئەم ڕکوێستە و ئەم داواکاریە لە دەستگای ڕوانگە بە خۆشحاڵیان وەرگرتووە. اینجا ئەگەر ئەو ڕکوێستە و ئەو داواکاریە لە ڕوانگەوە نەگربە حتما ئێمە بێگومان ئێمە لێرە نەمانتوانین لێرە کۆمبینەوە. لەومە زۆر پێویستە ئەم گێدەرینگە و ئەم کوبوونەوە هەبیت پێکەوە. پرۆژەکە لێرە سێ جووری ترێنینگمان داوە وەکو ترێنینگ وەکو خۆل و ڕاهێنانی پیشەیی. یەکەم برادەر باسی کرد مارکتینگ بووە، دووەم دروان بووە، دروان تایبەت دەستمان بۆ کرد و تووشی گەڕان دەستگاریان پێکەوە. خۆل و ڕاهێنانی دروان گرنگ بووە ئەو ئەفرادە لەم شارە سێیان ئەو شتێکە چونکە ئیدارەی سەربەخۆ سۆران وەکو شێوەیەکی دەستکاری توریست لەوە فکر لەوا کردەوە بۆ ڕاهێنانێکی بەناوی ئەسترۆنۆمی لێرە ئەسترۆنۆمیش ئەوەی دروست کردووە
گیش مانه شد کمالا گشت که دیتر من هیا اویش بول بکاهدن کارش کش بکار بیان بکار مثل انجام باید همش آماده کری اولا و گنجانه بودش دستکار اشیا و کارنه که بکن جدید آسان کنید او شما را اداره بسته یما جنجه آفریقا بیشتر محله و هم کسانه خروج بکنید در بسته لونه مستقصر هر واسطه بدايه فقط أوها جلجی کرد و تمام کرد. بس حياتي استا لو بانك جهاني لعراق چونکە بانکی جیهانی بەس ئەحسایی وڵاتان دەکاتن ئەم باسی عێراق هەر هەمووی دەکەم ئێستا ڕیپۆرتەکە لە مانگی 2024 ئەعلان کرایە ڕێژەی بێکاری لە عێراق 32.28 لە سەدە تەسەوور بکە 32.28 لە سەد چەند ڕێژێکی گەورەیە اینجا لە کچ یا کۆر بێتن حتما لە هەرێمی کوردستانی عێراق ئەو ڕێژەیە کەمترە چونکە دەرفەتی کار لە جنوب و وەسەط زۆر باشتر هەیە لە بەپێ هەندێک ریپۆرتی میدیا و ڕوودا و هەندێک ریپۆرتانی دیتر ڕێژەیەک دیاریان کردووە ڕێژەی ئەمپلۆیمنت بێکاری لە هەرێمی کوردستان نزیکی 24 ساڵ اینجا دەبێت ئێمە هەموومان کار بکەین کە ئەم ڕێژە کەمترینەوە و هەموو دەرفەتەکان پێشکەشی ئەم گەنجلاوانە بکەین و لەسەرتیش ببنەوە لە کۆتاییش حەزم لێیە شتێکی دیتر تا پێ بڵێن بۆ ئەم گەنجلاوانە ئێوە ڕاهێنان تەواو کرد ئێوە ئیشتان لەبەرە ئینشاڵڵا مستەقبەلێکی گەشت باش هەبێتن بەس لە بیر کار نەچێتن ئەو شەهادەی ئەو بڕوانامەی ئەوەی ئەمڕۆ لێرە وەردەگرن بڕوانامەیەکی باوەڕکراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان
زۆر سپاس بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و دەستبەری کۆمەڵایەت و تایبەت بۆ کاک نازمی و کاک نەریمان و هاوکار بوونە لەگەڵمان و ئەم پرۆژە بە ستاندەردی حکومی جێبەجێ بکرێتن لەومانە ئێستا وە پڕوانگە ئێمە ئەوەش پێتان دەڵێن و شەهادە بەروانامەی ئێوە ئەوەی ئەمڕۆ وەردەگرن هەموو باوەڕپێکراون لەلایەن حکومەت ئێستا ناوی ئێوە لە ناو دەتابێسی حکومەتدایە بۆ ئێوە شتێک فێر بوونە و ئامادە بۆ بازاری کار لە کۆتایی حەزم لێیە باسی پەروەردە بکەم و باسی ئۆرگانی پیشەی بکەم ئەگەر بێ باسی زۆر کەس بکەین لەناو ئەو هەموو چیزانە ئەو عالەمە ڕاز بکەین زۆربەی لیدەر و سەرکردەکانی جیهان باسی پەروەردە و تەعلیمی کردەوە اینجا لەبەر ئەوە حەزم لێیە ئەوە شتێک بێتە بۆ ئێوە تعلیم پەروەردە ئێجوکیشن با هەر لە لێشتا بێتن چەند خۆ پێش کارە پێش بڕووی دەرفەتی زیاتر دەرفەی زیاتر زۆر سپاس ئینشاءالله ڕۆژێکی خۆش بێتن بەڵێ ئێستاش بەرپرسی پەیوەندەکانی دەستگای ڕوانگە میوانی منە سڵاوەتی بێتەوە کاکەت باش گەر هاوکارم بیت کاک حارس ئەگەر هاوکار کاکۆڤەر ئەگەر هاوکارم بیت ئەمڕۆ کۆمەڵێک گەنج و لاو لە سنووری دارە سەربەخۆ سۆران دەبنە خاوەن بڕوانامە پەیامی جەنابتان چییە چیتان هەیە بۆ ئەو کەسانەی کە دەبنە خاوەن کار سەرەتا بەخێر زۆر سپاسان ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ کۆتاهێنان بە قۆناغی یەکەمین خولی ڕاهێنانی پیشەیی بۆ 64 قوتابی دەبەری سۆران بە هاومەهەنگی لەگەڵ سەنتەری ڕاهێنانی سۆران زۆر سپاسیان ئەەکەم لێرەوە کە هەمانجە باشیان کرد دەرگایکی زۆر باشیان بۆ ئێمە کردەوە زۆر باش بوو کە ئێمە بتوانین ئەو قوتابیانە ڕاهێنان پێ بکەین بەڵام ئەمە قۆناغی یەکەمە قۆناغی دووەم پێکەوەلەکانی ئەو قوتابیانەیە لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە لە دەبەری سۆرانە بۆ ئەوەی بتوانین هەلی کاریان بۆ دابین بکەین کە لە 1999 ئەو خەڵکانە یا قوتابیانی کە لێرە ئەمڕۆ هەلی کاریان بەدەستەکەوێت لە کۆمپانیانە لە بەرەوەی ڕێگایکی زۆر نوێمان تاقی کردەوە ئێمە وەکو دەستگای ڕوانگە ئەویش پێدانی نیوەی بڕەموچەی مانگانی قوتابەکەیە لەلایەن ئێمەوە و بە هەمانجی لەگەڵ جایزەت و BMZ و نیوەی موچەکەی لەلایەن کۆمپانیایەک و کەمەش زەختێکی زۆر لەسەر کۆمپانیایەک کەمەکاتەوە دەستی کار بۆ کۆمپانیەکەش زیاد دەکات و دەبێتە هۆی کە پرۆدەکشن یاخودەوەی بۆ بەرهێنانی زیاد بکات کۆمپانیایەک کەمەش دەبێتە هۆی بژانەوەی ئابووری ئەم دەڤەرە کەسانێک کە ئەمڕۆ خاوەنە بوون زیاتر پرۆژەکانیان پشت بەست بە چی بووە و هاوکات پلانتان چی دەبێت بۆ داهاتوو بۆ پێی سنووری دارە سەربەخۆ سۆران لە بەرفراوانە و خاوەن گەنج و لاوی زۆر بەتوانە و بە بلیمەتی هەیە بۆەوەی کە کار بکات لە ئایندەدا پلانتان چی دەبێت بۆ ڕوانگە ئێمە بەڕاستی پێت بڵێم ئەو شوێنانەی کە ئەزانێن گەنجێکی زۆر باشی تیا لاوێکی زۆر پڕبزەی تێدایە و گرنگیشی بۆ توی پێنەدراوە بوو لە ڕێی هەلیکارەوە ڕاستی لە شارەکان هەلیکار زیاتر تاوەکو ئیدارە سەربەخۆکان ئەمە ڕاستیجە حاشاڵ نەگرێت ئێمە ڕوبەڕووی بوونێتەوە بەڵام ئەمە ئەرشی ئێمەیە کە هەستین هەست بە بەرپرسیارەتی بکەین کە بتوانین ئەم کێشەیە چارەسەرکەین ئەم پرۆژەی ئێمە تەنها لە ئیدارە سەربەخۆی سۆران نیە بگرە لە ئامێدیە لە زاخۆیە لە هەڵەبجەیە و لە سلێمانیش لە گەڕێکێک ئەو شوێنانەی کە هەمان بابەتی هەیە گەنجێکی زۆری تایە و کاریان بەدەست ناکەوێت بە ئاسانی پرۆژەی دوای ئەمەمان بۆ ئیدارە سەربەخۆی سۆران پرۆژەی وەرچەرخانە ئەویش بە هەمانجی لەگەڵ کۆمپانیای هێمن گروپ سپۆنسەری هێمن گروپ هەڵدەستین بە جێبەجێکردنی پرۆژەی وەرچەرخان بۆ 50 خێزانی ئیدارە سەربەخۆی سۆران بە پێدانی پاڵپشتی دارایی بۆ دامەزرانی بزنسی بچووکیان بۆ ئەوەی لەو بارە کەم دەرامەتیە بێنە دەرەوە و بێتە سەرچاوێکی دارایی بەردەوام بۆ جەنابەت کە لەگەڵم بوویت بەڵێ ئەوەک میوانەکەم ئاماژەی پێدا کۆی ئەو کەسانێک کە ئەمڕۆ دەبنە خەوان بڕوانامە لەلایەن جیئایزێتی ئەڵمانی کە ڕێکخراوێکە پەیوەستە بە کردنەوەی خولو و هاوکاریکردنی کۆی ئەو گەنجان و لاوانەیە کە لە ناوچە جیهەتیەکانی هەرێمی کوردستانن خاوەن پرۆژن خاوەن پرۆژەی بچووک و بزنسی بچووکن دەتوانەوە ئاماژەشی بۆدا لە سنووری دارە سەربەخۆی سۆران ملامڕۆ ئەو کەسانەی کە لە سنووری دارە سەربەخۆی سۆران بڕوانەمان پێ دەدرێت لەلایەن ڕێکخراوی دەستگای ڕوانگە و هاوکات ڕێکخراوی جیئایزێتی ئەڵمانیەوە پاڵپشتی دارایی دەکرێن بۆ ماوەیەک و هاوکات دوای ئەوە دەتوانن پشت بەخوان ببەستن و هاوکات پرۆژەکەیان گەورە بکەن و جیا لەمەش ئاماژە بەوە دە لە داهاتوویەکی نزیکدا بۆ کاری زیاتر بۆ سنووری دارە سەربەخۆی سۆران ڕاهێنانی زیاتر بۆ کۆمەڵەیەکی دیکە لەو کەسانێک کە دەیانەوێت خاوەن ئەزمون خاوەن کاریخوانن لە سنووری دارە سەربەخۆی سۆران بەڕێوەچێت لە ئەمڕۆ بە بەڕێوەبەراتی کارڕاهێنانی پیشەی سۆران
دوای ئەوەی کە چەندین خولی جیاواز و جۆرا-جۆری لە سنووری دارە سەربەخۆ سۆران بۆ گەنج و لاوانی سنووری دارە سەربەخۆ سۆران کردەوە بەڵام جیاوازی ئەم خولەی ئێستا بە پاڵپشتی دەستگای ڕوانگە و هاوکات ڕێکخراوێکی ئازادی ئەڵمانیە کە پاڵپشتی ڕاستە و خۆی ئەو کەسانە دەکەن کە لە ئەمڕۆدا بڕوانامە پێ دەدرێت و لە داهاتوودا دەتوانن کاری جیاواز و بە بەرە بە بزنسی خۆیان بکەن. بەڵێ